سوپاسەوە بەڕێز غازی ڕەفعەتم لەگەڵایە چاودێری سیاسی لە شاری ڕانیە. کاک غازی بەیانیت باش، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با بزانین لە ئێستادا ڕەوشی ناوچە کوردیەکان لە ڕۆژئاوای کوردستان چۆنە، بە تایبەت لە دوای ئەوەی کە ڕێکەوتنی نێوان هەسەدە و حکوومەتی دیمەشق چۆ بواری جێبەجێکردنەوە؟ بەیانی ئێوە و بەیانی کورساتی ئازیز باش، بەیانی کوردستانیان باش، سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئێستا دۆخی ڕۆژاوای کوردستان جۆرێک لە ئارامی بەخۆی ئەبینێت بەپێی دوای ئەو ڕێکەوتنەی و هاتنە ناوەوەی ئەم هێزەی کە دیاری کراوە کە هێزێکی مەحدودە بۆ ناو شاری حەسەکە و دوایش بۆ قامیشلۆ. ئەمڕۆ لە قامیشلۆش ئەم هێزە دێتە ناو قامیشلۆ، هێزی بە ناو ئاسایشی حکوومەتی سووری. دۆخەکە تقریبن بەرەو ئارامی دەڕوات، وردە هێزەکانی هەسەدەش خەریکی خۆڕێخستنەوە دەبن لەو دۆخەدا و ئیدارەکە وردە خۆی ڕێک دەخاتەوە بۆ پەیوەست بوون بە حکوومەتی سووری یاخود هاوشێوەی هەرێمی کوردستان کە هاوبەشی بکات لەگەڵ حکوومەتی داهاتووی سووریادا. پێم وایە ڕەوشەکە ئێستا بەرەو ئارامیەکی باش دەڕوات و دەتوانرێت بگوترێت کە دۆخی هاوڵاتیانیش بەرەو باشبوون دەڕوات. ئەو دڵە ڕاوشێ و ترسی کە لە ڕابردوودا هەبووە وردەوەردە کەم دەبێتەوە. هیوادارم کە ئەم ڕێکەوتنە بستە بواری جێبەجێکردنەوە و ئەو ناوچانەی کە پێشتر داگیرکراون وەکو ناوچەکانی عەفرین و گرێسپی و ئەوانە لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنەدا هەن کە ئەمانیش ئاوارەکان و ئەو خەڵکانی کە دەربەدەر بوون بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئیتر لە نەهامەتی و لە دەربەدەری ڕزگاریان بێت، چونکە ئەمانە نەهامەتی زۆریان دیت لەم دۆخەی لەم دواییانەدا کە جگە هەر لەم دوانەی لە سەرەتای داگیرکردنی عەفرین و گرێسپی و سەرەکانی و ئەوانە ئەمە بۆ پێنجەمین جارە ئەمانە ئاوارە دەبنەوە، دەربەدەر دەبن، ماڵ و حاڵی خۆیان چەند جارە تێک دەچێت. دۆخێکی خراپی دۆخێکی زۆر خراپ لە ڕۆژئاوای کوردستان هەبوو، لەوانێ ئێمە کەمتر بینی بێتمان و ئەوەی کە لەناوە ڕوویداوە دۆخێکی ترە. باشە کاک غازی، فشارە نێودەوڵەتیەکان کاریگەری هەبوو لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان حکوومەتی دیمەشق و هێزەکانی سوورای دیموکرات، یاخود حکوومەتی دیمەشق ناچار بکرێت بۆ ئەوەی ئاگربەز ڕابگەێنێت و دواتر ڕێکەوتنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ با بەدیوەیەکی کە تەماشا بکەین لە سەد ساڵی ڕابردوو کورد لە تراژیدا ژیاوە، بەڵام کورد ئەو یەک دەنجەی نەبووە یاخود ئاگادار نەبووە لەو تراژیدیایە کە لە بەشەکانی تری کوردستان ڕوویداوە. با هەر ئێمە خۆمان بە نمونە بێنینەوە لە باشووری کوردستان تراژیدیای گەورە بووە، تراژیدیای یەکجار گەورە بوون، بەڵام لە هیچ بەشێکی تری کوردستان هاودەنجێکی وەک ئەو شێوەی ئێستا دروست نەبووە. ئەم پێم وایە کۆمەلگای نێودەوڵەتی شەقامی کوردی کۆمەلگای نێودەوڵەتی ناچار کرد کە بە دەنگ بێت ئیتر لەو خۆ لە چاون و قادنەی کە لە ئاست ئەو تراژیدیایە کە لە ڕۆژئاوای کوردستان ڕووی دەدا کۆمەلگای کوردی بەدەنگ هات. کۆمەلگای کوردی بۆ جاری یەکەمە دەڵێن نا، ئیتر چوونەتەوە ناو مێژوو، ئەو مێژووی کە ئێمە 100 ساڵە لە ناوی دانینە یاخود 100 ساڵە بێبەش بووین، بڕیارەکان لە غیابی ئێمە دراون. ئەم جارە کورد بە گشتی بە یەک دڵ بە هاودەنجی بە یەک شێواز لە سەتاسەری جیهاندا هاتە سەر شەقام. ئەم سەرشەقامەی هاتنی خەڵکی کوردستان پێم وایە وەرسەرخانێکی زۆر گەورەیە لە مێژووی ئێمەدا. لە 100 ساڵی ڕابردوودا دەکرێت بڵێن ڕووی نەدابێت، دەبێت بە گەورەی ببینین ئەم هاتنە شەقامەی ئێمە. کۆمەلگای نێودەوڵەتی ناسار کرد کە جارێکی کە بەخۆی دابچێتەوە، لەوانێت تەنها کۆڕەوە ملیۆنیەکەی ساڵی 91 ئەمەی دروست کرد بێ، ئەم تراژیدیایی کە لە 91 ڕوویدا کۆمەلگای نێودەوڵەتی هات سەرخەت. بەڵام ئەم جارە بە فۆرمێکی تر، بە جۆرێکی تر، بە میکانیزمێکی تر خەڵکی کوردستان هاتە سەر شەقام، هاتە سەرخەت لە هەموو ئەوروپا، لە هەموو دنیا، کە نایەکی پێشکەش بە کۆمەلگای نێودەوڵەتی کرد کە بەرگری لە بوونی خۆی بکات. ئیتر هیچ کە ناکرێت کۆمەلگای نێودەوڵەتی چاو بنووخێنێ لە ئاست ئەم تراژیدیایە کە بەسەر میلەتەکەی ئێمەدا دێت. بۆیە ئەوەی کە خاڵی گرنگ بوو هاتە سەر شەقامی ئێمە بوو، بە دەنگەوە هاتنی ئێمە بوو، ئەمە کاریگەری لەسەر بڕیارەکانی نێودەوڵەتی دروست کرد. بەڵێ باشە کاک غازیە، سەبارەت بە یەکڕزی و یەکدەنجی کورد، ئێمە زانین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لینسی گراهام سیناتۆری ناسراوی ئەمریکا کە نزیکشە لە خودی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پرۆژە یاسایەکی ئاڕاستەی کۆنگرێسی وڵاتەکەی کرد بۆ پاراستنی کوردانی ڕۆژئاوا. دوێنێش جێرمی کۆربین سیاسەتمەدار و ئەندامی پەرلەمانی بەریتانیا بە هەمان شێوە سەرقاڵی داڕشتنەوەی پرۆژە یاسایە کە مەجگەلەوەی نامەیەکی بۆ وەزیری دەرەوەی وڵاتەکەی نردووە، تێیدا نیگەرانە لەو ڕەوشەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە. پرسیارەکەم ئەوەیە ئەمە
یەکدەنگی کورد تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی سەرکردە و سیاسەتمەدارە ناسراوەکانی جیهان کۆمەڵگەی نەودەوڵەتی بێنە سەر هێڵ بۆ ئەوەی کە بە هەموو جۆرەکان فشار بخرێتە سەر حکوومەتی دیمەشق کە ئەم ڕێکەوتنەی لێکەوتەوە یاخود ئاگر بەس ڕاگەنرات و سنوورێکیش بۆ گروپی و گروپە چەکدارەکانی دیمەشقدانرا بۆ ئەوەی چیتر پەلاماری ناوچە کوردیەکان نێن. بەڵێ ئەمە یەکدەنگی کورد بوو، یەکڕێزی کورد بوو، ئەمە یەکڕێزیەی کە دروست بوو کە مێژوو بە خۆیەوەندی دیوە لە کووردە. ئەمە ناچاری وڵاتانی کرد، ترسێکی لە دڵی ئەم وڵاتانە دروست کرد، پێیان وابوو هەروەکو ڕابردوو بە بێدەنگی دەتوانن ئەم قڕکردنەی کە بەسەر کووردا هاتووە بیکەن، جارێکی کە جێبەجێکەن هەر لە ڕێکەوتنەکانی ساڵانی بڵین ساڵانی بیستەکان و یان دوای جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەمدا ئەم ڕێکەوتنانەی کە ئەو دابەشکاری کە بەسەر کووردا هاتووە ئەمە تێپەڕێنن. بەڵام خۆشبەختانە ئەم جارە کورد بە یەکڕێزی لە ئاستی جیهانیدا نەکەر ئەوەی کە لە بەشەکانی کوردستاندا لە ئاستی جیهانیدا توانی ئەمە فەرز بکات بەسەر کۆمەلگای نێودەوڵەتیدا ناچار بکە سیاسەکانی جیهان بێنێتە دەنگ یاخود بێن پرۆژە یاسا پێشکەشکەن. ئەگەر ئەم پرۆژە یاسایانە هەر ئەگەر جێبەجێش نەکرێن هەر بچنە بواری جێبەجێکردن بچنە دەرچواندن بۆ کورد زۆر گرنگە، چونکە بە دیکۆمنت دەبێت ئەم بابەتە کە بە دیکۆمنت بوو ئەوەی سیناتۆری ئەمریکی پرۆژەیەکی گرنگە ئەگەر بێت و بتوانێت تێیپەڕێنێ لە کۆنگرێس و دوایی بیکات بە بڕیار لە ئاستی ئەمریکادا، چونکە بە پێنج فلتەدا ئەبێت. ئەمە تا چەند کاریگەری بێ کاک غازی ئەگەر پەسەند بکرێت تا چەند کاریگەری بێ بۆ ڕۆژئاوای کوردستان ئەو پرۆژە یاسایی پێشکەشی کردووە؟ بەڵێ بەدڵنیایی زۆر کاریگەریە بێت، چونکە دوجار تا ئێستا ئێمە دەزانین ئەم سەرۆکایەتی ئێستا ئەمریکا هەر زارەشی بڕیارەکان دەدات و ینی هەر خۆی بە میزات بڕیار دەدات، بەڵام دوجار تووشی لێپرسینەوە دەبێت. ئەگەر بۆ خۆمان دەزانین سیستەمی ئەمریکا سیستەمێکی جیاوازە لەسەر ئاستی جیهاندا، ئەوانە لێپرسینەوە دەکرێت لەسەر گەڵ سەرۆکەکاندا بکات. ئەگەر ئەمە جێبەجێ ئەمە بچێتە دەربچێت ئەم بڕیارانە دەربچێن پەسەند بکرێن، پێم وایە کاریگەریش یەکجار زۆر مەزنی دەبێت لەسەر کۆی کوردستان نەک لەسەر تەنها ڕۆژئاوای کوردستان، چونکە خاڵێکی تێدایە دەڵێ لە هەر شوێنێکی کوردیانی دەوڵەتانی دیکەش پابەند دەکات لە هەر شوێنێک هێرش بکرێتە سەر کورد. ئەم خاڵە زۆر گرنگە بۆ ئێمە، چونکە بەردەوام ئێمە لەژێر فشارداین، هەر لە ڕۆژئاوای کوردستانە لە باشووریش لەژێر فشارداین، لە باکووریش و لە ڕۆژهەڵاتیش و لە هەموو شوێنەکان ئێمە لەژێر فشارداین. بەڵام ئەم یەکدەنگیەی کورد ئێستا وای کردووە کە ئەمە تێپەڕێت. پێم وایە کاریگەری زۆری دەبێت ئەم پرۆژە بڕیاریان ئەم بڕیارانی کە لە کۆنگرێس دەربچن. باش کاک غازی ڕای گشتی لە ئەمریکا یاخود بڵین کۆنگرێسی ئەمریکا کە کۆماریەکان و دیموکراتەکان لە خۆگرێبوونەتە دوو بەشەوە سەبارەت بە ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان، کەواتە ئەم پرۆژەی لینسی گراهام بە بۆچوونی تۆیان وەک چاودێرێکی سیاسی ڕوبەڕووی ئاستەنگە بێتۆ لە داهاتوودا؟ وڵی لەوانەیە، بەڵام کەسێکی تریشی لەگەڵدایە ناوەکەی بیر نییە کە لەگەڵ هاوشان لەگەڵ لینسیگراهام ئەو پرۆژەی پێشکەش کردووە، ئەتا یەکێک لە کۆماریەکانە و یەکێک لە دیموکراتەکانە، ینی هەر بەتەنیا یەک کەس نییە. خۆمان دەزانین ئەمریکا سیستەمە، ینی پێم وایە هاوسۆزیەک هەیە لە ناو کۆنگرێسی ئەمریکایان، لە شەقامی ئەمریکیش هاوسۆزیەک هەیە بەرامبەر بە کورد، بە تایبەتی ئەوانەی ڕۆژئاوای کوردستانیان بینیوە سەردانی ڕۆژئاوای کوردستانیان کردووە و وەکو سەرباز کە کاریان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا کردووە کاریگەری لەسەر دروست کردوون. ئەوان دەزانن کە ئەمانە کەسانێکن یاخود هێزە کوردیەکان هێزێک بوون کە هیچ زیانێکیان بە هێزەکانی ئەمریکا یاخود بە بەرژەوەندیەکانی ئەمریکا نەگەیاندووە، بۆیە ئەمە خاڵی بەهێزەکە دەتوانێت لیستیگرام ئەو پرۆژە یاسایە تێپەڕێنێت. ئەمە خاڵێکی گرنگە کە بۆ شەقامی ئەمریکیش کە ئەو ڕووداوانی کە لە ڕۆژئاوای کوردستان چوونەتەوە ئەو خەڵک بینیوێتی و یاخود ئەو ریپۆرتاژ و ڕۆژنامەوانانی کە ڕۆژئاوای کوردستانیان بینیوە شێوە ژیانێکی جیاواز یاخود سیستەمێکی جیاوازیان پەیڕەو کردووە لە ڕۆژئاوای کوردستان، بۆیە کاریگەری دەبێت. بەڵێ بەڕێز غازی ڕەفعەت چاودێری سیاسی، سوپاس لە ڕانیەوە لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن.